شەڕێکی کە سنوورەکانی ئێرانی تێپەڕاندووە. شەڕی وێرانکەری ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی ئێستا بۆتە قەیرانێکی جیهانی و فرەناوچەیی. شەڕێکی کە هەم گورزی لە ژێرخانەکانی ئێرانداوە، هەم ژیانی نزیکەی 90 ملیۆن مرۆڤی لەناو بردووە، هەم بازاڕی وزە و ئاسایشی دەریاوانی خستۆتە مەترسیەوە و هەمیش پەیوەندیەکانی ناو ناتۆ و هاوسەنگی سیاسی جیهانی ئاڵۆز کردووە. دەوڵەتی ئەمریکا ئێستا لە بارودۆخێکی سەختدا گیری خواردووە. چۆتە ناو شەڕێکەوە کە بە ئاسانی ناتوانێت لێی بێتە دەرێ، بە تایبەت کاتێک هێشتا نەیتوانیوە بەڕوونی باز لەسەرکەوتن بکات. بۆ دەوڵەتی ئەمریکا کشانەوە بەبێ دەستکەوتێکی دیار بە واتای شکستی سیاسی دێت، بەڵام هەرچی شەڕەکە درێژە بچێشێت تێچووی کشانەوە بۆ ئەمریکا زیاتر دەبێت. لە لایەکی دیکەوە کۆماری ئیسلامیش نەک بۆ ئاسۆیەکی سیاسی نوێ، بەڵکو شەڕ دەکات لە پێناو مانەوەدا. ئەمە خۆی لە خۆیدا شەڕەکە درێژماوەتر و مەترسیدارتر دەکات. لە نێوان هەموو لێکەوتەکانی ئەم شەڕەدا قەیرانی داخرانی گەروی هورموز دیارترین کاریگەریە جیهانیەکەیەتی. گەروی هورموز یەکێکە لە شادەمارە سەرچیەکانی گواستنەوەی وزە لە جیهاندا. هەر تێکچوونێکی جددی تێیدا تەنها زیان بە ئێران، وڵاتانی کەندا و یان تەنانەت ئەمریکا ناگەیەنێت، بەڵکو ئابووری جیهان تووشی شۆک دەکات. کاتێک نەوت و گازی ناوچەکە لە گەروی هورموزدا ڕابوەستێت یان سنووردار بکرێت، یەکەمین شوێنەواری لە بازاڕە جیهانیەکاندا دەردەکەوێت، واتە نرخی نەوت بەرز دەبێتەوە، تێچووی گواستنەوە زیاد دەکات، بیمەی کەشتیەکان گرانتر دەبێت. هەڵاوسان لە هەموو شوێنێک پەرە دەستێنێت و پیشەسازیە زەبەلاحەکان لە ئوروپا و ئاسیا ڕوبەڕووی بەرزبوونەوەی تێچووی وزە دەبنەوە. ئەم گوشارە لە کۆتاییدا دەکەوێتە سەرشانی ملیۆنان کرێکار و بەکارهێنەر لە سەرانسەری جیهاندا. بۆ ئەمریکاش ئەم قەیرانە بووەتە بنبەستێکی سیاسی و سەربازی. هەتا ئەو کاتەی نەوتی کەندا و لەم دۆخەدا بمێنێتەوە، ئەمریکا تەنانەت ئەگەر بیەوێت ناتوانێت بە ئاسانی کۆتایی بەو شەڕە بێنێت، چونکە کراوەبوونی گەروی هورموز ئێستا بۆتە بەشێک لە پێناسەی سەرکەوتنی ئەمریکا لەم شەڕەدا. راپۆرتە بڵاوکراوەکانی 17 و 18 مارس ئاماژە بەوە دەکەن کە بەرزبوونەوەی توندی نرخی وزە گوشاری سیاسی لە ناوخۆی ئەمریکای پەرەپێداوە. یەکێکی تر لە ڕەهەندە گرنگەکانی ئەم شەڕە بریتیە لە قوڵبوونەوەی کلێن و ناکۆچەکانی ناو ناتۆ. دەوڵەتی ئەمریکا داوای لە هاوپەیمانە ئوروپاییەکانی کردووەکە بۆ کردنەوەی گەروی هورمز بەشداری لە هێزێکی دەریایی هاوبەشدا بکەن، بەڵام چەند وڵاتێکی ئوروپایی وەڵامی نەرێنیان داوەتەوە. ترامپ خۆیشی بە تووڕەییەوە ڕەخنەی لەم هەڵوێستە گرتووە و ناتۆی بە شەقامێکی یەکلایەنە وەسف کردووە، هاوپەیمانیەکی کە بەوتەی ئەو ئەمریکا تێچووی پاراستنی دەدات، بەڵام لە کاتی پێویستدا وەڵامی بەرامبەر وەرناگرێتەوە. ئەم کاردانەوەیە نیشانەی کلێنێکی قوڵترە. ترامپ لە ساڵی ڕابردوودا بە باج و هەڕەشە و لێدوانی سوکایەتی ئامێز پەیوەندیەکانی ئەمریکای لەگەڵ زۆربەی هاوپەیمانە مێژووییەکانی لاواز کردووە. لەو بارودۆخەدا سروشتیەکە دەوڵەتە ئەوروپاییەکان بە گومانەوە سەیری بانکێشتەکەی ترامپ بکەن. ئەوان دەزانن چوونە ناو ئەم شەڕە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەتوانێت ئوروپاش بخاتە قەیرانێکەوە کە کۆتاییەکەی نادیارە. لەم ڕووەوە شەڕ لەگەڵ کۆماری ئیسلامی تەنیا گۆڕەپانی نەبەردی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تووشی شڵەژان نەکردووە، بەڵکو یەکگرتوویی بلۆکی ڕۆژاواشی خستۆتە ژێرگوشارەوە. ئەمەش بۆ داهاتووی ناتۆ گرنگیەکی زۆری هەیە. ئەگەر ئەمریکا نەتوانێت هاوپەیمانەکانی لە ئاوا ساتە وەختێکدا لەگەڵ خۆی بخات، ئیدعای سەرکردایەتیە جیهانیەکەشی زیاتر زیانی پێدەگات. ڕەهەندە جیهانیەکانی ئەم شەڕە تەنها لە نەوت و ناتۆدا کورد نابنەوە، بەڵکو ئەم قەیرانە دەتوانێت چەندین ڕەوتی مەترسیدار لە یەک کاتدا تونتر بکاتەوە. یەکەم، شێبەرچەی نێوان وڵاتە زیلهێزەکان تونتر دەکات. هەر قەیرانێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ڕووسیە و چینیش هەم دەرفەتە و هەم هەڕەشە. ئەوان هەم لە لاوازبوونی پێگەی ئەمریکا سوود دەبین و هەم لە ناسەقامگیری بازاڕی وزە زیانمەند دەبن. دووەم، ئەم شەڕە دەتوانێت ڕێبازە نوێیەکانی میلیتاریزم لە جیهاندا بەهێز بکات
کاتێک زمانی موشک و بۆمب هاوێژ بەسەر دیپلۆماسیدا زاڵ دەبێت مۆدێلیی مەترسیدار بۆ ململانیەکانی دیکە دروست دەبێت. سێهەم، جیهان لە بەردەم شەپۆلێکی نوێی ناسەقامگیری ئابووریدایە. بەرزبوونەوەی نرخی وزە تەنیا بەنزین و گازۆیل گرانتر ناکات، بەڵکو ئەوان دەبنە هۆی زنجیرەیەک بەرزبوونەوەی نرخ لە بوارەکانی گواستنەوە و بەرهەمهێنان و خۆراک و خزمەتگوزاریەکان. قورسایی ئەم دۆخە وەک هەمیشە زۆرتر دەکەوێتە سەرشانی چین و توێژەکانی خوارەوە. لەگەڵ هەموو ئەمانەشدا گرنگترین پرس لە ناو خودی ئێراندایە. خەڵکی ئێران ساڵانێکە لە کۆماری ئیسلامی بێزارن لە گەندەڵی، سەرکوت، ستەم، هەڵاواردن، هەژاری و بێئاسۆیی. ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە، بەڵام شەڕ ڕەفتاری کۆمەڵگە ئاڵۆزتر دەکات. لەژێر گوشاری موشک و تەقینەوە و ئاوارەیی و ترسدا خەڵک بە ئاسانی ناچنە ناو ڕوبەڕووبوونەوەیەکی بەربڵاوی سەرشەقام. لە دۆخی شەڕدا ئەولەویەتی زۆرێک لە بنەماڵەکان بریتیە لە زیندومانەوە و پاراستنی گیانی منداڵەکانیان و دابینکردنی دەرمان، نان، ئاو و پەناگەیەک. ئەم دۆخە دەتوانێت بە شێوەیەکی کاتی کەشوهەوای تەقینەوەی کۆمەڵگا بەرەو دواوە ببات، بەڵام لە ناوی نابات. لێرەدایە کە دەبێت جەخت لەسەر ڕاستیەکی گرنگ بکرێتەوە. چارەنووسی کۆتایی کۆماری ئیسلامی نەفرۆکە جەنگیەکان دیاری دەکەن و نەموشەکەکان. ئەم حکوومەتە ئەگەر لەژێر ئاگری دەرەکیشدا ڕزگاری بێت بە واتای مانەوەی درێژخایەنی نییە. بە پێچەوانەوە دوای کوژانەوەی ئاگری شەڕ کۆمەڵگەی ئێران دووبارە ڕوبەڕووی هەموو دژوازیە کەڵەکەبووەکانی خۆی دەبێتەوە. ئەو ناڕزایەتیانەی کە ساڵانێکە لە مانگرتن و ڕاپەڕین و بەرگری ڕۆژانەدا خۆیان نیشانداوە سەر لە نوێ سەر هەڵدەدەنەوە. ڕزگاری ڕاستەقینەی خەڵکی ئێران لە ستەم و سەرەڕۆیی و هەژاری و نایەکسانی لە دەستی بەتوانای خۆیاندایە. شەڕ ڕەنگە هاوسەنگی هێز بگۆڕێت و ڕژیم لاواستر یان تونوتیشتر بکات، بەڵام ئازادی بۆ خەڵک بە دیاری ناهێنێت. ئازادی و یەکسانی و ڕزگاری کۆمەڵایەتی تەنها بەدەستی خودی جەماوەر و بە خەباتێکی ڕێکخرا و شیارانە بەدەست دێت کە دوای هێوربوونەوەی دەنجی موشک و فڕۆکەکان جارێکی دیکە لە ناو جەرگەی کۆمەڵگادا بەردەوام دەبێت.